زانکۆی ڕاپەڕین لە هۆڵی چالاکیەکان کۆڕێکی شێعری و ناسادنی کتێب بۆ شاعری لاو شاباز عوزێری ڕێگەخات. بۆ زانیاری زیاتر لەبارەی کۆڕە شعریەکە ئەچینە لای پێامنێرمان توانە عومەر. بەڵا کە من ئێستا لە زانکۆی ڕاپەڕینم دیارە کەمێک پێش ئێستا کۆڕی شاعری لاو ناسرا و شاباز عوزێری تەواو کە بڕیارە ئەمڕۆ دوو کۆڕ لە زانکۆی ڕاپەڕین ئەنجامدا ئاکام یعنی ئەو قەرەباڵغی کە ئەمڕۆ لە کۆڕەکەی شاباز عوزێری بوو پێشتر لە هیچ کۆڕێکی تر کۆڕی شاعری و ئەدەبی لە زانکۆی ڕاپەڕیندا ئەم قەرەباڵغی نەبوو، یعنی ژمارەیەکی زۆر لە هەوادارانی هاتوون بۆ ئێرە تاوەکو ئێستا وەکو دەبینێ هاتوونەتە دەرەوەی هۆڵەکە بەهۆی قەرەباڵغی و زۆری ژماری هەوادارەکانیەوە تاوەکو ئێستا یعنی بەردەوامە لە واژۆکردنی بەرهەمە نوێیەکەی لە بەرهەمە شاعریەکانی بڕیاری شەپاشکەمەیشتر کۆڕی دووەمی دەست پێ بکات. کاک شاباز ئەم هەموو هەوادارە چی بەتەو بوو، یعنی دوای ماوەیەکی زۆر دابڕان لە کۆڕی شعری ئەمڕۆ هاتووت لێرە ئەم هەموو هەواداری تۆ لێرەیە چی پەیامێکت هەیە؟ وەڵاهی من تەمان خەجاڵەتیان بووم لەبەری کە ساڵی ڕابردوو بەڵێنم پێیا بوون کە بێم کۆڕ بکەم لە 5 ئازارە، بەڵام نەمانتوانی و دواتر ویستم کە بە جیاوازتر لە کۆڕەکان بۆی کە قەرەبیان بکەمەوە تۆڵەیان بۆ بکەمەوە. ئەمڕۆ بەجلی کوردی و بە جامانە و بەوانەوە هاتمە کۆڕە شاعریەکەمان کردوە لە دوای ئەوەی کە 20,000 کتێبمان فرۆشت و ئەلحەمدولیلا کتێبەکەم بوو بە پڕفرۆشترین کتێبی ساڵ. مەجال نەبوو ناساندنی کتێب بکەم، یعنی هەرمان ینی نایە بازار و تەواو بوو، وتم بۆی ئەو شەرەفەش هەر بەڕانیە بکەوێت لەبەری کە کۆمەڵی دۆست و خۆشەویستی خۆمی لێرە بەڕاستی حەزم کەمە بۆ ڕانیە بێ و ئەلحەمدولیلا ئەم هەموو خۆشەویست و ئازیزەش کە ئێستا ئەیان بینم ئەمە فەزلی خوایە، من خزمەتکاریانەکەم ئەلحەمدولیلا دیارە بەرهەمەکانی من ئاوێنەیەکن بۆ دڵ و دەرونیان و بەشێکی زۆریشان کتێبیان بەر نەکەوت بوو. داوای لێبوردن لەو کەساناکەم کە جیان نەبووە لە کۆڕەکە، داوای لێبوردن لەو کەساناکەم کە کتێبەکەیان بەرنەکەوت. بەڕاستی هۆڵەکە هەر ئەو نەیە زیارە 500-600 کەسێ بوو، ینی بە سەعات 4 ئینشاءڵڵا کۆڕی دووەمەکەین و هەوڵەیەم ئەو کەسانی کە گەڕانەوە لە دەرفەتێکی تر بێم لە هۆڵێکی گەورەتر خزمەتیان بکەم. یعنی ئەمە وای لە تۆ کردووە کە بیر لەوە بکەیتەوە جارێکی تر بێتەوە ئەم سنوورە کۆڕە شاعری بکەیتەوە؟ بێگومان من ئەوەی کە بۆ ڕانی بکەم لەبەری کە هەواداران و خۆشەویستانم فیدباکەکانیان ئەبینم، هەموو کەس فیدباکی خۆی بینێ، من فیدباکی خەڵکی ڕانی ئەبینم بۆ خۆم، بۆیە یەکسەر بۆ دەسب بێکە کە منوتم خزمەتکار و بچووکیانەکەم، بۆیە ئامادەم نەک جارێکی تر دوان و سیانی تریش بێمە ئەم شار و خزمەتیانکەم. سوپاسدانەکەم. پێشبینی دەکەی لە کۆڕی دووەم هەر ئەمڕۆ کە پاشکەمەشتر دەست پێ دەکا وەکو کۆڕی یەکەم ئەوە قەرەباڵغ ئەو هەموو هەوادارە زۆرت بێت؟ وەڵام بە تۆڵێم تو بە پرسیارەکە لە تۆگەم تو خۆ وەڵام بەرەوە لە بازی من ئینشاءڵڵا من هیوادارم بۆ شێوە قەرەباڵغ نەبێت جێگەی دانیشتن هەبێ، یعنی خۆی ناخۆشە کە خۆشە بۆ نووسەر بۆ هەموو کەسێکە کۆڕەکەی قەرەباڵغ بێ کە جێگەی کەس نەبێتەوە خەڵک بگەڕێتەوە، بەڵام بۆ من وەکو خۆم حەزەکەم ئەو ڕوبەرەی کە هەیە جێگی هەموو ئەو کەسانە بێتەوە کە یەنە ئەوێ. ئیتر ئەگەر کۆڕی دووەمی ژوا بۆ دووبارە بێ داوای لێبوردنیان لێ بکەم. دەستخۆشی لە ئێوەشەکەم، سوپاسدانەکەم کە ئێوە دەورێکی باڵاتان هەیە لە سنوورەکە بە تایبەتی تۆ کاک توانە و هیوادارم کە هەمیشە هەر سەرکەوتوو من و سپاس بۆی کە عەزیەتان کێشە. زۆر سپاس بەڕێز شاباز عوزێری، سپاس کە لەگەڵمان بوویت. بەڵا کامەوەی کە گوێبیستی بوو وتەکانی شاباز عوزێری شاعیر بوو کە ئەمڕۆ لە زانکۆی ڕاپەڕین لە شارڕانیا کۆڕی شعری هەیە، دیارە کۆڕی یەکەمی شعرەکەی تەواو بوو، پاشکەمەشتر کۆڕی دووەمی دەست پێ دەکات. بەڕاستی ئەوەی کە ئێمە لە دیمەنەکاندا بینیمان یعنی ژمارەیەکی زۆر لە هەوادارانی شاباز عوزێری لە هۆڵەکەدا ئامادە بوون، یعنی تاوەکو ئێستا نزیکەی سعاتێکە کۆڕی یەکەمی تەواو بووە، هەوادارانی هەر لێرەن بۆ واژۆکردنی بەرهەمەکەی. وەک خۆشی باسی کرد بەرهەمە شعرەکەی پڕفرۆشترین بەرهەم بووە لە کوردستاندا لەم ساڵ کە ژمارەیەکی زۆری تاوەکو ئێستا لێفرۆشراوە. بەڵێ توانە وەک خۆ ئاماژەت پێدا، یعنی جۆش و خۆشی هاوڵاتیان بە ئاشکرا دیارە. سوپاس بۆ تەواوی زانیاریەکانت.